یەکێ لە کەمپەکانی ناو لیتوانیایە. ئەو گەنجە کوردانەی لە نێوان سنووری هەردوو وڵاتی لیتوانیا و لاتیڤیا گیریان خواردووە ئامادەی مەرگن بەڵام ئامادەی گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان نین. بەخوای نەگەنەکرد مای زمەجایل تێدا نەما ماوەی 10 ڕۆژە نە ئەومان نەخواردوکاک. ژیانی ناهەمواری گەنجان بە تایبەتی و خراپی دۆخیان لە ڕووی ئابووری و دەرونیەوە وای کردووە سات بە سات گەنجێکی زیاتر ڕوو لا وڵاتانی بیانی بکەن. حکوومەتی هەرێمیش دەستەوەستانە لە مەڕ چارەسەرکردنی هۆکاری کۆچ و جێهێشتنی وڵات. خەڵک لێرە بۆ ماوەی 2 مانگ بۆ 3 مانگە لێرن. سەر و 300 کەس کە کۆچیان کردووە و لە سنووری نێوان وڵاتانی لیتوانیا و لاتیڤیا گیریان خواردووە. سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی لە پەرلەمانی کوردستان دەڵێت حکوومەتی هەرێم لە ڕێگەی سەرۆک کۆماری عێراق و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە هەوڵی هێنانەوەی ئەو هاوڵاتیانەی داوە بەشێکیان هاتوونەتەوە بەڵام بەشێکی زۆریان ئامادە نەبوون بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. بەداخەوە نزیکەی 300 هاوڵاتی ئێمە لە وڵاتی لیتوانیا گیریان خوارد لە ماوەی ڕابردوو تاوەکو ئێستا ئێمە بە گەرمی لەسەر خەت بووین. دوا کۆبوونەوەشمان لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بوو سەفیندزەی وەکو سەرۆک فەرمانگە و لەگە ستافەکەمان بان کرد بۆ لیژنەی ئێمە لە کۆبوونەوەیەکە بە تێر و تەسەلی سەرەوە قسەمان کرد داوامان لێ کرد دەبێ هەرچی میکانیزمە بگرێتە بەر ڕێگە چارەسەریەکان بدۆزێتەوە بۆی کە بتوانین هاوڵاتیانی ئێمە بێننەوە. ئەو لای خۆیەوە لەگەڵ وەزیری دەرەوەی لیتوانیا قسەی کردبوو بەڵام دیارە بەشێکی هاتوونەتەوە ئەوانەی کە ماون لەوێ کێشەکە ئەوەیە کە بە ئارەزوی خۆیان ماونەتەوە لێ حەزیان بەوە نەبووە کە بێنەوە کوردستان. بەداخەوە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو نزیکەی 58 هاوڵاتی ئێمە کە بەنیازبن لە ئەستەمبۆڵ بەرە و بابڵین یۆنان و دوای لەوێش بۆ ئیتالیا ئەوانە لە ڕێی ئاو بڕۆن بەڵام لەلایەن پۆلیسی تورکیەوە کاتێک کە دەست بەسەرەکرێن پرسیاریان لێ کرێت کە ئێوە خەڵکی شوێن وتوانە خەڵکی سووریان ڕێک دیپۆرتی سووریانەکرێتەوە. لای خۆیەوە ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستانیش لە ڕێگەی کە سوکاریانەوە ژیانی ناهەمواری ئەو کۆچبەرانە دەجێڕێتەوە کە ماوەیدا بۆ 15 ڕۆژ دەبێت هیچ پەیوەندیەکیان لەگەڵ یەکدیدا نەماوە و لە ماوەی 24 کاتژمێردا تەنها لە تێکنان و پەرداغێک چایان پێدەدرێت. سەبارەت بە ئەو کۆمەڵە خێزانەی کە لە حدودی لێتوانیانەوانە ژیانیان زۆر لە مەترسیدایە بەداخەوە ژن و مناڵیان لەگەڵا و تەنانەت وەکو جۆرێک لە دەست بە سەراگیراویان لێ هاتووە. ئێمە پەیوەندیمان کڕۆک و لیژنەی مافی مرۆڤ هەم یادداشتمان داوتە سەرۆکایەتی پەرلەمان هەم یادداشتمان داوتە ئەنجومەنی وەزیران هەر تەنانە پەیوەندیمان کردو بە سەرۆکی کۆماریشەوە تاوەکو بەدەم ئەو خانەوادانەوە بچن لەبەرەوەی لە وەزع و زوڕفێکی زۆر ناجێگیردان تەنانەت ئەو مناڵ و ژن و مناڵانە توانای بەرگەگرتنی برسێتیانێت تەنانەت وا یادداشتەکە بۆی مەهاتووە لە برسێتی و حیسارێکی زۆر توندان بۆ ماوەی 15 ڕۆژێکە چێ هیچ پەیوەندێکیان نەماوە پەیوەندی تەلەفۆنی بەڵام خانەوادەکانیان ئەوە دەڵێن ئەوان کاتێک کەوەکو محاصڕوان لە ماوەی 24 کاتژمێرە تەنها لێک لە سەمۆنی بچووک لەگەڵ چایەکە لە 24 کاتژمێرە ئەو ئەدرێ بە هەر یەکێک لەو کۆمەڵە خێزان و ئەندامانەی و خێزانە کە لێ محاصڕن. ساڵانە هەزاران گەنج لە هەرێمی کوردستانەوە کۆچ دەکەن بە وڵاتانی ئەوروپا و خۆرئاوا چەندین جاریش هۆشداری دراوە کە ئەگەر پێش بەم کارە ساتە نەگیرێت ئەوە لە چەند ساڵی کەمی داهاتوودا گەنج لە کوردستاندا ڕێژەیان زۆر کەم دەکات لەگەڵ ئەوەشدا کە گەنج بە بڕبڕێ بەڕێوەبردننی وڵات دادەنرێت و وەک سەرمایەکی نیشتیمانی لێی دەڕواندرێت بەڵام هەرێمی کوردستان لێی بێبەش دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.